دەی بە ئەڵڵا قەسەم دەقە بە دەقەی لە قیامەتا پرسیارە لێ ئەکرێ، ثانیە بە ثانیە پرسیارە لێ ئەکرێ عن عمره فيما أفناه أو هم ساتي تمنه لتشيا بفيرودا لتشيا بسر برد للغوا ساعات يقدان يشتي ساعات ونية بديار حلقيك وفليميك وقورانيك وياريك أما دا نبيني ساعات دانيشي بديار وتاريك ودرسيك دا أنشتي شوار ساعات إخباري همو كان الله كان يكره همو شوي وكو دوران هوا أبي بيكي طوافك همو كان الله كان يكرت أما دا نبي دا بنيشي شوار آيات شوار حديث فير ببي طوافي همو بيجكان يكرد وهمو كساتيا فاشي لكاني ناو طورك ومالاتي كان يكرد لتيك توك وبيقرد تا يوتيوب وفيسبوك أما دا نبوي سيري دو تاركيت وسيري دو درس في قيامتي خود باشكي ها دي والله برسيال لهمو يو ليكري لباري هر همو يو دقة بدقي ثانية بثانية بالذات رسول الله صلى الله عليه وسلم وعن شبابه فيما أبلاه قنجيت يقتل لتشيا بسر الله كاتشون بسر جادة شام موبايلكم في بسر مشول كردبو بسر ياكوت ما شالو خوما بخلق خوما بعموده أوا الله يخو بخلق وايل أنا هاتوا سعرم في أبو موبايلكم مشغول يبوم خلق مشيلا أما بسعري ترى أوا الله چند کەس ئاواژیانی بەسەرە بە بەم ڕۆژگارە بۆ محاسبە ناکرێت لەسەری پرسیارە لێ ناکرێت لەبارەیەوە رسول الله صلى الله عليه وسلم فرمى نعمتان مغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ دو نعمت هەیە زۆر کەس لە دەستی دەرچووە زۆر کەس بەفیڕۆی داوە زۆر کەس لە ناوی بردووە قەدری نەزانی و چی و چین تەندروستی و دەست بەتاڵی مەجالێ زۆرە هەیە هەمووی کات بیکوژە بە خەو بە خەیاڵ بە مۆبایل بە لەهو بە لەعیب بە هەموو شتێکی بەتاڵ بڕۆ بیکوژە خۆی نابێم کاتە بەوە بکوژی ئەمە دەقە بە دەقەی محاسبە ئەکرێ لەسەری ثانیە بە ثانیەی محاسبە ئەکرێ لەسەری ئەی رسول الله صلى الله عليه وسلم نافەرمێ پێی عەبد ناجوڵێ هەتا وەکو چوار پرسیاری لێ نەکرێ یەکێ لەوانە کامەیە عن عمره فيما أفناه أو تمنى لشيء بسر برتوا دقة بدقة يلا ورا بيلا جرأتك يسلسل ورقة بينوسيته وبيشاني جنة كتيبي بيشاني ميرد كتيبي بيشاني باو كتيبي براتي بي خوش كتيبي وهاوري كتيبي جرأت أكي ثانية بثانية ودقة دقة جانب بينوسيته وبيشاني واني بي تمنى هموي گەنجەتیەکە و بەتایبەتتر چونکە تۆ لە گەنجێتیا لەو پەڕیهێز و تواناییە تەمەنێکی زۆر گرنگە ئەبێ لەو گەنجێتیە ئینتاجێ هەبێ بۆ دینەکەت ئەبێ تۆ شتێکێ هەبێ بۆ دینەکەت بەرهەمە هەبێ بۆی نەک لەو گەنجێتیە بێ ئاگابی لە دینەکەت هەر خەریکی گازینۆ کافتریابی دوایی کە پیر بووی پێو عەیب بوو بچیتە کافتریا و گازینەوە بێ مزگەوت کاولکەی ئەدەبی مزگەوت فێر نەبووی وا بزانی مزگەوتیش کافتریا و گازینۆیە دانیشی بە ئارەزی خۆ پاڵ بەیتەوە تایە و قسە بکەیت و جگەرە لە حەوشەکەیە بکێشی و جاری وا هەیە لە ناوەشی بیکێشیت و بێت و بڕۆی بە ئارەزی خۆت وازانی کافتریایش احتیرامی مزگەوتە لانیە و ئادابەکانی نازانی بۆ ئەمە هەمووی بەسەر تاچێ بۆ ئەمە هاتووی بۆ مزگەوت جرکۆکەیتەوە تاوان بەریتەوە نوێ شتێکەی عیبادەت تێکەی هەموو شتێکەی بە مۆبایل بە خۆت بە هات و هاوارێ ئەنجا دواییش بۆی بڵێ پیاوێکی شەریفاوێ مناڵەکانی ناو ماڵەکەی پەروەردەکات دەسی نەوەکە تەگری هێنی بۆ مزگەوت ئەویش مزگەوت تێک با لەگەڵتان بەڵام باوکی ناهێنی کە نوێژی لەسەر فەرزاچی خۆی کە لەسەری سونەتیش نییە هێنی بە زۆرێکی بەناو مزگەوتە فەرموو وەرە گاڵتە و گەپ بکە و نوێژی خەڵکی تێک بۆ تەشویش دروستکە خۆشمە یکەم تۆش بیکە بەیەکەوە مزگەوت تێکەین ئەمە عیبادەتەکە ئەمە دینداریەکە ئەمە گەڕاوەتەوە وایە ئەگەر نەگەڕایەتەوە چۆنە بوو یعنی نەگەڕایەتەوە عەلەیە دانیش بە بیکەیسیەوە تەقی لە نوێژخوێنەکانە ئەمە گەڕاوەتەوە یعنی ئاوا ئەکا بە مزگەوت و تێکی ئەیا و کاولیەکا و نایڵێ دەرس هەبێ و نایڵێ دەور هەبێ و نایڵێ لە بینی بانگ و قامەتە بوەستن خەڵک عیبادەت و دوعا بکەن و نوێژە سونەتەکان بکەن پەلەیەتی ئەمە گەڕاوەتەوە ئاکا لە مزگەوت ئێمە ئەگە هەر نەگەڕایەتەوە چیە کرد لە مزگەوت وا تێگەشتووە مزگەوتیش کافتریاکەیەت و کاتی دۆمینۆ تاوڵەکەیەتی کە مەشغوڵی بووە هەر لەوانەشە بۆی بڕاتەوە دۆمینۆ تاوڵەکە بکە وێ پەلەیەتی خۆ پێمان وتراوە کە ئەوە فڵانە کەس پەلەی دۆمینۆ تاوڵەکەیەتی لە ماڵەوە لە سەربان بەڕێی ڕاخستۆ میوانی هەیە و لەوێ خەریکیەوەیە بۆیە ئەڵێ با خێرا نوێژکەین و بڕۆینەوە بۆ پرسیارە لێ ناکرێت لە بارەیەمانەوە جگەلەوەی بۆ مزگەوتێتی ئەگا بۆ ئەوانە بۆ بەهانەوە بە مامۆساگر بۆ ئەوانە بۆ شکاتێ لێکرد لە شکات بگەی بڕۆی بۆ غاب بڕۆی بۆ ئاسایش لە بەرەوانە
بەس خۆ لەوێ ناڵێ لە بەرەوانەیە ئەڵێ نوێژی درێژ ئەڵێ زۆرە وەستە ئەوا کا بە بیان ئەجا دوانی وەکو خۆشیە با لەگەڵ خۆی هەر دیارە پلانەکەش هەر لەسەر کاتی دۆمینەکە دایانڕشتووە ئەو کاتە دایانڕشتووە پلانەکە بۆیە چن ئەوە تۆ ئەمەنە بێدین بی بێتە ناو مزگەوتەوە بۆ ێ وەڵڵا نەهاتنە باشتر بوو نەک خۆ تووشی ئەو تاوانە بکەیت تەجەسوس بوهتان تێکدانی مزگەوت سێ تاوان بەیەکەوە کۆ بکەیتەوە لە خۆتە ئەمە پرسیارە لێ کرێ باشە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێوە دوو نیعمەتە تەندروستی و دەست بەتاڵی زۆر کەس قوڕی کردووە بەسەری خۆیاتیە کە ئەگاتەوە بە الله سبحانه وتعالى لە قیامەتە سەیرەکە پرسیاری لێ کرێت تەمەنە لە چیا بەسەر برد قوربان جان وەڵا لە گازینە لە کافتریە لە دۆمینەیە لە تاوڵەیە خوانەکە لە قورئانە لە حەدیثە لە مزگەوتە لە دەرسە لە دەورە لە ذیکری ئەڵڵایە ناوەڵڵا شوێنی تایبەتم دروست کردبوو بۆ دۆمینە و تاوڵ مەلاش فتوای بۆیان بۆم حەڵاڵە بۆ خۆ نازانیەوە لە ذیکری ئەڵڵا دوورە دەخاتەوە کورە ماڵ و مناڵیش دوورە خاتەوە لە ذیکری ئەڵڵا تۆ بێ دوورکەویتەوە لی لا تلهيكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله الله جل جلاله في فرمي كرة مال ومن الله بدور خاته ولا مزجوت ولا دين ولا قرآن ولا شرع إذا دومي دور خاته وطاولة دور خاته أسايبه طبيعي ببلاته ملا أمي بحلا كردي دبر خود قرب سخوته ملاكش باشا أنجا الصحة لش صاغي تندرسي لش صاغ ركوبك وشكري الله ناكي بوي عبادة كانتي بيبكي أم لش صاغ بيداوي بوها الخريجي له لعب لغوي بوشي شكري الله بكل سر لش صاغ بيداوي خلق خواخواتي الركوع برناتواني سجدة برنا شواني بالا عرز ناتواني بپیو بوسته لنجان ناتواني دابنيشه بوتار درس ناتواني بو قدريه ولا شرط نزاني لكن جابو فيرنك رسول الله صلى الله عليه وسلم فرمى اغتنم خمسا قبل خمس اگادار با پنج شد بقوا زرو پنجوي پنج شد رود تبكا يا كم يانشيه حياتك قبل موتك جيان پیش مردن حتى نمردوي خوچاكا ككوتي تسر مرقا وحوارك رب يرجعون أي پروردگارم بمجرده لعلي أعمل صالحا بخوايد الخريكي له ناب خريكي له ناب يتر خريكي دين بم فيما ترت كلا إنها كلمة هو قائلها أن خير قرانا ونية أو قسيك أي كي طواو أو كاتيت منه طواو بو كبيا ما نابوي همو يبا في الرؤيا السابي تقدر أنجامك كي ورقريته باش أنا فرميه وشبابك قبل هرمك گەنجێت یەکەو بقۆزەرەوە لە دینا سەرفی بکە پێشەوەی پیر بی کە پیر بووی چاوە کەس بوو ناتوانم بخوێنمەوە گوێم گران بوو باش نایبیستم پشتمەیەشێ ناتوانم زۆر دانیشم بۆ دین فێری بوو لە گەنجیە گوێ پێ نەیە هەمالێکن و ئێسەش لە پیریە ناتوانی تاو هەڵبە بیتەوە بە جەهەنەم ئاگاداری خۆت نەبی پاشانە فەرمێ وەصیحەتەکە قەبلە سەقەمک تەندروستی و لەش ساقیەکەت پێشەوەی نەخۆش کەوی کە لە جێیا کەوتی ئەم قاچانە بۆ کوێ ئەمە برد بۆ هەموو شوێنێک بردە سەرەوە شاخە بەس نەمەتوانین بێنمە مزگەوت دوور کات نوێژی پێ بکەن ئەم برد بۆ هەرچی جێگای فاسیدە نەمەکرد بەناو مزگەوتێکە بەناو ماڵی ئەڵڵا گورە سەفەری وڵاتانم پێ کرد عەمرەیەکم پێ ناکرە و قاچە پاتاڵانەی کە هەموو وەکو ئاژەڵەکان بەکارمێنا چونکە ئاژەڵەکان قاچیان بەس بۆچی بەکارێن بۆ خۆشی و شادی و خواردن و خەو ئەوە بۆچی بەکارێن بۆ کردن و بۆ وانە بش قاچەکانی رو بۆ ئاژەڵە بەکارێن باشە گەنجێتیەکەم لە چیا سەرفم کرد حەسرەتی بۆ هەڵەکێشی ئەوە پیر بووم ئێستا چاوم کەس بوو گوێم نابیستێ و پشتمەیەشێ و قاچم نامهێنێ و بەسەرێ ئەو هەمووی حەسرەتیەوێ و حەسرەتی قیامەتیش گەورەترە پاشانە فەرمێ وەغیناکە قەبلە فەقرک فەرمێ دەوڵەمەندیت پێشەوەی فەقیر کەوی تا دەوڵەمەندی ببەخشە کە نەما فەقیر کەوتیە بە پێو ببەخشرێ نەک ببەخشی ئەو وەختە هەڵەکێشی بۆ نەمتوانی زەخیرەیە بۆ قیامەتی خۆم بخەم پاشانیجە فەرمێ وەفەراغەکە قەبلە شوغلک ئەو کاتانەی مەجالت هەیە دەسێ بەتاڵە بڕۆ مەشغوڵ بە بە دینەکەتەوە فێری بە نەوەک دوایی مەشغوڵ بی مەجالە نەبێ فێری بی چەند کەس ئێستا لەبەر کەسابەت لەبەر ماڵ و مناڵ لەبەر خوێندنی تر ناتوانێ فێری لا ئیلاهە ئیلا الله بێ کە دینەکەیەتی و ئەساسێتی فێری هەموو شتێک بۆ فێری لا ئیلاهە ئیلا الله نەبووە فێری ئەوە نەبووە هەڵی ئەوە شێنێتەوە بۆیە ئێستەش لەناو هەڵوەشێنەرەوەکەیەتی مەشغوڵیەتی ئاگاشی لە خۆی نییە کە بە ئاگاشی هێنیتەوە پێی قبوڵ ناکرێت بە هیچ شێوەیە پێی قبوڵ ناکرێت هەر شتێ لەو دینە لاد بدە ئەوە لەخوا ئیتر ئەگەر بێت و حەڵاڵیش بێ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ
گەنجێک ئەبینێ نوێژی بەیانی نەهاتووە ئەڕوا پرسیار لە دایکێکە فەرمێ بۆ نەهاتبوو بۆ نوێژ فەرمێ شەو زۆر شەو نوێژی کرد غەلەبەتهو عەیناه ناچار بە خەوا کەوت چاوی زاڵ بوو بەسەریا خەوی لێ کەوت نەیتوانی فریای جەماعەت بکەوێ دوایی هەستا نوێژەکەی کرد فەرمێ سوێن بە ئەڵڵا فریای جەماعەت بکەوم هی بەیانی بیکەم ئەوەم پێ باشترە لە هەموو شەوەکە شەو نوێژ بکەم ئەوە شەو نوێژ کە باشترین نوێژە لە دوای نوێژە فەرضەکان فەرمێ جەماعەتی بەیانی لەوە باشتر چەند کەس جەماعەتی بەیانی و نوێژی بەیانیشی فەوتان بۆ مۆبایل ها بۆ یاری هەڵقە و فلیم و گۆرانی بۆ سەفرە و سیاحەت چەند کەس فەوتان بۆ نازانی ئەمە هەمووی لەسەر دەکەوێ بۆ قیامەتن داواکارم لە ئەڵڵاه جەلە جەلالوه بەهۆش خۆمانمان بێنێتەوە بەخەم قیامەتمانەوە بین تۆزێک پشکەینە لەهو ڕوو بکەینە دینەکەمان و فێری ببین داواکارم لە ئەڵڵاه جەلە جەلالوه خێر و بەرەکەتی خۆی برژێنێ بەسەرمانە و مەحروممان نەکالەی ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم أقيم الصلاة يرحمكم